لێستای باس دەواکرێت کە ڕێکوتنێکی لێنەوەن هەرسە دەوڵەتی عێراق و ئێران و تورکیا لەسەرەوەی کە زیاتر و زیاتر چ گەلی کورد بەگشتی و چ قوارەی هەرێمی کوردستان و قوارێکی دەسووری ناو چارچەوەی ڕسمی و سیستەمی سیاسی عێراقا بچووک و بچووکتر بکەنەوە و ئەم هێرشانەی ئەم دوایی کونەماسی و کۆمەڵێک هێرشتر بەسەر مەخمور و هەندێک ناوچەتری باشووری کوردستانەوە سەلمێنێکە ڕێکوتنێکی وە لە ئارادایە واقعە و لەسەر ئەرزی واقع و زۆر بە شێوەیەکی چڕوپڕ و هەم بە سارد هەم بە گەرمی کای لەسەرەکرێ و ئەو هێرشانی کونەماسی درێژاوی هێرشەکانی تری سەر کۆبانی درێژکراوەی گەمارەکانی سەر کرماشان و سنەن درێژکراوەی کۆمەڵێک پلان و پیلانی ناوچەیی و دووەلین لەسەرەوەی کە چۆن زیاتر زیاتر گەلی کورد دەستەمە بکرێ و بچوو بکرێتەوە و خاڵێکی هەرە گرنگەوەی کە تاکو ئێستا گەلی کورد لەم زنجیرە پیلانە بە ئاگانیە و بە ئاگانە هاتۆتەوە و بەداخەوە گوێش ناگرێت لە هەندێک خەڵکی دڵسۆز دیارە مەسەلەکە بەرژەوەندیە دیارە مەسەلەکە کۆمەڵێک هاوگەشەی باڵانسی هێزە لە بین ئەو هێزانە لەگەڵ دەوڵەتانی ناوچەکە و دەوڵەتانی تری جیهانیشە بەداخەوەی جیهان بەڕێوە بە لۆجیکی هێزە نەکوی هێزی لۆجیک و قوربانی هەرە گەورە لەم ناوچێ لە جیهانە بەگشتی بەڕاستی گەلی کووردە چونکە خاوەنی کۆمەڵێک هێزی بەڕاستی سەرڕاست و دڵسۆز نییە کە قەوارەکەی کە مێژوەکەی کە کەلتورەکەی کە شکۆی ئینسانی کوردی وەکەوەی کە پێویستە بپارێزێ نەسیرەبان بەرزانی کە سەرۆکی حکومەتە بەبێ ئەمر بەبێ ئەوەی ئەم قیادەی کوردی ئاگای لێبێ چووە بۆ سویسرا لەبەر چی لەبەرەوەی کوڕە گەورەکەی دڵی عاجز بووە کوردستانی بەجێهێڵاوە ڕۆیە لە سویسرادا بەزیە لە گەورەترین و سەقی ئوتێلی سویسرا کوڕەکەی ئاش کردوێتەوە بە چی بە 2 ملیۆن سەعاتێ بە 2 ملیۆن دۆلار ئێ باشە لەیرە فەرمانبەر موچەی نییە ئەوە 7 مانگە هێشتا مانگی 2 نەدراوە جەنابیشی کوڕەکەی عاجز بووە بڕە ئاشتی کاتۆ بە 2 ملیۆن دۆلار ئایا ئەمە حکومەتە ئایا ئەمە دڵسۆزی ملەتە ئەمانە هەر ئێرهاب بوون ئەمانە هەر ملەتە لە ناودەر بوونە ئەم جاربا بێنەوە سەر داگیرکەری تورکیا بۆ کوردستان باشە حکومەتی هەرێمی کوردستان من لە تۆ پرسم تورکیا بە چەندین کیلۆمەتر بە 45 کیلۆمەتر بە 50 کیلۆمەتر جەوی و عەرزی هاتێتە ناو کوردستانەوە ئەدا لە لادیەکان قەندیل ئەدا لە کوێ لە مەسیفەکان بە ناوی پەکەکە ئێ باشە پارتی دیموکراتی کوردستان تۆ بۆ نایێتە جواب کە ڕوولاڵی وەکو عەرەبەکە وتی ئەترەش و ئەخرەس یا خۆت لەگەڵ یانای خۆی دەستیان بۆ ڕائەکێشەیە بدا لە پێشمەرگەی پەک من ئەلێرەوە ئەڵێم یەکێتی و پارتی و جاخی کوێرە بەڵام پەکەکە و جاخی ڕۆشنە ئۆجەلان لە سژنایە ئەوە شۆڕشەکەیەتی ها مەعنا و جاخی زۆر ڕۆشنە بە پارتیشۆ بە عێراقیش تۆ بدا لە پەکەکە باڵادەزە بێ و سەرکەوتیش ئەبێ لەبەر ئەوەی شۆڕژگێرێکی مەبدەئی بیرروباوەری ڕاستن بۆ پارە و پول نیکەن ئەڵێن ئێمە شۆڕشێکی هەر چوار بەشەکەی کوردستانین جا داواکارم پەکەکە مسەیتر بێ بەبانی تورکیا و هەموو کوردستانی عێراقیشە زۆر گرنگە بۆەوەی کە تاکی کورد لەوە هۆشیار بێتەوە کە بەڕاستی داگیر کراوە داگیرکەرەکانیش هەمیشە لە بۆسە و هەمیشە لە کەمینان بۆ ئەوەی بە جۆرێکی تر ئەم داگیرکاریانە تازە بکەنەوە لە ئێستایەکە جیهان لە قەیرانێکی سەرتاپاگیرە هەم بە هۆی کۆرۆناوە هەم بە هۆی کۆمەڵی کێشەی ئابووریەوە باری سەرنجی جیهانی بە بەرەولای کۆمەڵێک مەوزوعی ترەکە ڕەنگە کەمتر تەرکیز لە داگیرکاریەکان بکرێت و هەر لەم سۆنگەوەیە کە تورکیا هێرشەکات و چ هێرشەکانی بۆ سەر کونەماسی چ بۆ سەر کەمپی مەخمور چ بۆ ڕێکەوتنانی کە لەگەڵ لایەنەکان و لەگەڵ وڵاتانی ئەقلیمیە کردوێتی دژی کورد و هەروەها ئەبێ ئێمە لەوە تێ بگەین کە خاکی کوردستان و خەڵکی کوردستان گرنگیەکی زۆر لەوە زیاتریان هەیە کە ئێمە وەکو خۆمان لی تێگەیشتوین هەمیشە کێشەی کوردەوەیە کە لە خۆیەوە هۆشیار نییە لەو کێشانە تێناگات کە بۆچی بەرامبەری ئەکرێت و بۆچی دژایەتی ئەکرێت
ئێستا زۆر زۆر گرنگی ئەم مەسلەیە بۆ ئێمە ئەوەیە کە هۆشیار بینەوە کە ئەم داگیرکەرە یا ئەم دوژمنە هەمان دوژمنی پێشووە، هەمان ئەو دوژمنەیە کە دەستی بە خوێنی براکانمان لە پارچەکانی تر سوورە و هەر ئەو دوژمنەیە کە لە ڕابردووە داگیری کردوین و هەر ئەو دوژمنەیە کە تاوەکو پێی بکرێت دەرفەتی ژیان و هەناسەدارمان بۆ نایەڵێتەوە.